ڕێکخراوی پردی کولتوری بە هاوکاری بەڕێوەبەرێتی هونەری سینەما لە شاری سلێمانی لە مەراسیمێکی تایبەتدا لە پای بەشداریکردنیان لە وەرزی نیشاندانی فلم لە شاری مانچستەر لە وڵاتی بەریتانیا خەڵاتی ڕێزلێنانیان بەخشیە چەند دەرهێنەرێک. هاوکارمان ڕێژنە ڕزگار ئەزلاوێکی بۆ ئامادەکردوون بینەرمان بن. سلااوان لەبێ ئەمە ئێستا لا بەشی هونەری سینەماین لە شاری سلێمانی ئەمڕۆ لەلایەن ئەم بەڕێوەبەرایەتی و ڕێکخراوی پردی کەلتوری لە وڵاتی بەریتانیا لە مەراسیمێکی تایبەتە خەڵاتی ڕێزلێنان دەبەخشێتە ئەو دەرهێنەرانەی کە بەشدار بوون لە یەکێک لە فێستیڤاڵەکانی وڵاتی بەریتانیا. من لێرە بەڕێز کاکامەران نوریم لەگەڵا کە بەڕێزیان بەڕێوەبەری ئەم بەڕێوەبەرایەتیان و گفتوگوی زیاتر دەربارەی مەراسیمەکە لەگەڵ بەڕێزیان ببورن ئەنجام دەدەین. کاکامەران سلااوت لەبێ بفەرموویتەیە زۆر سپاس دەکەم. بیرۆکەی سازکردنی مەراسیمێکی لەم شێوەیە بەتایبەت بۆ دەرهێنەرانی کورد لەلایەن بەڕێوەبەرایەتەکەی بەڕێستانەوە ئەم بیرۆکەیە چۆن دروست بوو گەر بکرێ باسێکمان لە مەراسیمەکە بۆ بکەی سپاس دەکەین. سپاس بۆ ئێوەش. دیارەمە بیرۆکەی ڕێکخراوی پردی کەلتوریە لە بەریتانیا لە شاری مانچستەر لە ساڵی 2023 داوای چەند فیلمێکیان کرد، چەند کورتە فیلمێکیان کرد کە بۆ مەراسیمی شانەویست کە نمایشیکەن. دیارێمە بەدەل لەم ڕێکخراوە ساڵانە چەند ڕێکخراوێکی تر هەیە یان بڵێن چەند دامەزراوەیەکی تر هەیە کە داوای فیلمان لێەکەن. دیارە فیلمی هەم بەشی هونەری سینەما هەم فیلمی دەرەوەی بەشەکەش. ئەمانە ئێمە هاوکاریانین بەم فیلمانە هەر ڕێکخراوە بێ جاکە لەم ڕێکخراوانە ئەم ڕێکخراوەی پردی کەلتوریە کە داوایان کرد فیلمیان بینێ ئەمەش بەو فیلمانە بەشدار بوون و دیارە لێوێ نمایشیان کرد. سواسیانەکەین کە بیریان لەوە کردەوە ئەم دەرهێنەرانە ئەبێ خەڵات بکرێن. ئیتر کۆمەڵی خەڵاتی ڕێزلێنانیان هێناوە بۆ کۆمەڵی دەرهێنەری ناو بەشەکەمان بۆ کۆمەڵی دەرهێنەری دەرەوەی بەشی هونەری سینەما سلێمانی. ئەمە جێی خۆشحاڵی و جێی سواسەکە بیریان لەوە کردوێتەوە. ئەمە دیارە هانمانەیە کە ئێمە زیاتر هاوکاری ئەو ڕێکخراوانە بکەین. ئێمە دیارە بە پێویستی ئەزانین کە ئەم فیلمانە بنێرین. فیلمەکان ئێمە بە خۆبەخشانە ئەینێرین. دیارە لەسەر ڕەزامەندی بەڕێوەبەرێتی گشتی وەزارەت فیلمەکان ئەنێرین. ئێمە ئەمانەوێت ئەم فیلمانە ببینێت لە دەرەوە ببینێت لە هەم کوردەکان کە لە دەرەوەن هەم بیانەکان کە لە دەرەوە. ئەمە بۆ ناساندنی کەلتوری ئەمە زیاتر پێویستێکی ئانیە بۆ ئێستا. کاکامەران لێرە چەند دەرهێنەرێکی ژن لێرە خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشرا. ئێوە بیرتان لەوە کردوتەوە کە فیلمی خانمانیش گرنگی زیاتری پێ بدرێ کە لە ئێستاە کۆمەڵک خانمی بە ئەزمون و بەتوانە کاری دەرهێنان بۆ فیلمەکانەکەن خۆشبەختانە لێرە خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشراوە تا چەنە گرنگی بەوە ئەیەن کە فیلمەکانی ئەو خانمانش بچێتە نێو فێستیڤاڵەکەەوە. دیارێمە بۆ ئێمە هیچ جیاوازیەک نییە مەسەڵەن فیلمی خانم بێت یان پیاوان بێت. ئێمە هەر فیلمێک هەر کەسێ هات بێتە پێشەوە بەپی توانای خۆمان هاوکاریمان کردوون چ دەرهێنەرەکە خانم بوو بێت یان لەسەر خانمان بوو بێ فیلمەکە ینی ئەومان کردووە هەوڵمان ناوەکە ئەو فیلمانە زیاتر بکەین. بەڵام ئەوەیە کە ئەتوانم بڵێم ژمارەیان کەمترن لە پیاوان دەرهێنەرەکانمان بە خۆشحاڵی و هەمانە بەڵام کەمترن لەوانێ بۆیە کەمتر دەرکەون. بەنیازن ئەم جۆرە مەراسیمانە بەردەوامی هەبێ بەتایبەت لە ناو بەڕێوەبەرایەتەکەی ئێوە کە بەڕێوەبەرایەتێکی سینەمای و کار بۆ هونەرمەندان و بەشی سینەما دەکات. ئەمە ڕاستیەتوانی بڵین چالاکیەکە کە ئەو ڕێکخراوە داوای کردو ئێمە هاوکاریمان کردن. بەڵام ئێمە ساڵانی پێشتر کە فستیڤاڵمان هەبوو لە فستیڤاڵەکانە خەڵاتی هەموو سافەکەمانەکە نەک دەرهێنەر مەسەڵەن خەڵاتی باشترین دەرهێنەر و دیۆپی و تر سەرجەم بوارەکانی بنە فیلمسازی کە لە فیلمەکەیە هەبووە. ئەو فیلمانە چەند فیلم بوون کە لە وڵاتی بەریتانیا بەشداریان پێکراوە لەو فێستیڤاڵە. گرنگە کورد بەشداری لە فێستیڤاڵەکان کە خۆت ئاماژت بەوە کرد کە ئەمە ناساندنی کولتوری ئێمە بێ لە وڵاتی بەریتانیا گرنگە ئێمە بەشداری لە فێستیڤاڵەکانی تری وڵاتەکانی تریشدا بکەین بۆ ناساندنی کولتوری خۆمان. بەتاکید ئێمە کۆمەڵێ فیلمان هەیە کە بەردەوام ئەینێرین بۆ فێستیڤاڵەکان. ئێستا فیلمان زۆر کەمە بەهۆی نەبوونی بودجەوە. توانم بڵێم لە دوای ساڵی 2014ەوە فیلمان زۆر کەم بۆ ئەکرێت ینی بەڵام بە بودجێکی کەم بە ستافەکە خۆبەخشانە ئەیکەن ینی بڕەپارێکی کەم ئێمە توانین بیانێنێ. ینی بڕەپارەیە کە بەشی بەڕاستی فیلمەکان ناکە بەڵام خۆشبەختانە کۆمەڵێک گەنج هەیە کۆمەڵە سینەماکارەیە کە خۆبەخشانە ئیکات ئەو پارەی کە یانێنێ لەوانەیە هەر بەشی خواردنێک و هاتوچویان بکات و یا کرێی کامێرەیەک شتێکی ئاوە
ئێمە بەرداوام هەوڵەیەین کە ئەو فیلمانی کە بەرهەمی هێنین بینێرین بۆ فیستیڤالەکان و کوردوشمان و کۆمەڵێ خەڵاتی باشیش وەرگیراوە توانین لە فرسەتێکی ترا ئەم بینانە باس کرێ. دەستان خۆش بێ وەک بەڕێوەبەرایەتەکەی بەڕێستان لەم ماوەی ڕابردووە چەندین پرۆژە و کار و چالاکی جۆرا و جۆرتان هەبووە پێم خۆشە ئاماژەیەک بۆ بین کە لە پرۆژەکانی داهاتووتان کاری داهاتوو کار و چالاکیەکانی داهاتووتان چی ئەبێ؟ ئەوەی ڕاستی بێت هەمیشە ئێمە بیر لەواکەینەوە کە فیلم دروستکەین چکە یەکەم کاری ئێمە دروستکردنی فیلمە کە فیلمان دروست کرد بیر لەواکەینەوە کە فستیڤالی بۆ بکەین دوجار بیر لەواکەینەوە کە کۆمەڵێک وەڕکشۆپمان هەبێ ئەمانەی مەساڵانە پێشکەشی سەر و خۆمانیانەکەین هەنێ جار کراوە هەنێ جار نەکراوە ینی ئەمانە پێویستە مەسەن وەرکشۆپ هەبێ دروستکردنی فیلم هەبێ فستیڤال هەبێ پرۆژەیەکمان هەیە نازانین ئەگەین بکوێ پرۆژێکی فستیڤالی فیلمی مۆبایلمان هەیە ئەوە لە ئایندەیە تەسەوڕەکەم ئیتر دەرکەوێت. بە هیوان سەرجەم کێشە و گرفتەکانی بەڕێستان لەم بەڕێوەبەرایەتیە چارەسەر بکرێ بۆ گرنگی زیاتر بە هونەرمەندان زۆر سپاس بۆ بەڕێز کامران نووری کە بەڕێزیان بەڕێوەبەری بەشی سینەمان لە شاری سلێمانی بەڵێ ئەمڕۆ لێرە لەم مەراسیمە تایبەتەدا خەڵاتی ڕێزلێنان بەخشایە چەند دەرهێنەرێکی کورد و لێرە مەراسیمەکە لە بەڕێوەبەرایەتی سینەما بەڕێوەچوو.